ئێمە وەکو خەڵکی سماخوریەوە هەستاین بە ڕێگریکردن لە تانکەرەکان و سیارەبار هەڵگرەکان لەبەرەوەی ئێرە جادەکەی هەم خۆڵە تۆزێکی زۆر دروست دەبیت و خەڵکەکە لە بە تۆزەکەی ئیدارە ناکەوە هەروها ڕێگاوبانەکەش هەموو تێک چووە لەبەرەوە ئێرە ڕێگاوبانەکەی هەندە مەزبوط نییە و دووەمی ژێرە شوێنەکی گەشتیاریە ئیوە نییە ئەو هەموو سیارە بار هەرگر و ئەو هەموو سیارەی پێدابێتن کە وێرانی کاتن ئەمەش وەچ شوێنەکانی کە وەچ کۆیە وەچ سکتان وەچ بالیسانە گرتیتمان نایکەینەوە تا چارەسەرە چلێنەکەن لەو ڕێی وڵات دو قسەی ئێمە ئەوە لە نوێنەرەکانمان جێهێشتوە بزانین ئەوان چ دەڵێن بەڵام بەڕای ئێمە نەکرێتەوە باشترە چکە لە پێشتر بەڵێنی زۆر دراوە بەڵێنەکان نەگەیەنراونە سەر بەڕاستی ئێستا بۆ ئەوەی ڕێگامان گرتووە بەڕاستی هەرچی تانکەری ئەو سنووری با بڵێن سنووری زۆنی سەوزە هەمووی بە سماخۆری گەریدادێ هەموو ڕێگاکانیان لێ گیراوە چون واتن سیارەی گچکە ئەجمانی نییە و بارگرانێکی زۆرە لەسەر خەڵکی ئێرە شەقامەکانیشی لێ تێکداین بەڕاستی ناکرێت بەڕاستی شوێنی گەشتیاری دەبی شەقامەکانی شەقامی باش شەقامی تۆکمە بن و ڕێگای لاچەپی هەبی و ئەو بار هەڵگرانە بە هیچ جۆرێک بە شوێنی گەشتیاریدا نەڕۆن چکە بەڕاستی مەنزەرەی ئەو شوێنە تێک دەدەن و دەبنە هۆی کارەساتی گەورە لە ڕێگاوبانەکان وڵا داواکاری ئمە چییە ئەو ڕێیا ئەوە ڕێگایکی سەرچیە لە زاخۆ دەست پێ دەکە هەتا دەستا جنوبی عێراق بەڕاستی تەزەخمەکی زۆریان خستە سەرێرە هەرچی سیارەی بارهەرگر هەیە خستیانەوە سەر ئەوە بەمە بەستیش لە ڕێگای کوێیان گرتیا نابی هاتچوو بکە ڕێگای سکتانیشان گرتیا تەنها ئێرەمایە بۆ هاتچۆکردن ئێرەش دەخۆ دەزانین ڕێیەکی زۆر زەعیف و لاوەچیە پێچا و پێچە بەڕاستی هەموو عەدم بووە ژیانمان نمایە بەڕاستی ئەمە مافەتی ژیانمان هەیە ئەگەر دۆری هیران هەیبی و کوێ هەیبی ئەمەش مافی ژیانمان هەیە ئەگەر ئیوانە لابەری ئەمەش لای دەبێن ئەگەوان لایەنە بەر ئەمەش نایکەینەوە قایم خان بەڵێنەکانی لە ئاست ئەوە نییە بتوانین بڕیاری پێ بدەین بیکەینەوە لەبەرەوەی زەعیفە توازنی بینی ڕێگاکان ڕابگرین ڕێگای کۆی هەولێر ڕێگای دۆڵی سماخۆلی هەیران و نازەنی و ڕێگای بالیسان لەو ڕێگانە زیاتر ئەوڕۆ کە هیچ ڕێگای ترمانە هەر ناچارین هاتوچۆکە لێوە بکرێت ئێمە ئەوەی ئێستاکە هەوڵمان داوە لەگەڵ ئەنجومەنی وەزیران لەگەڵ وەزارەتی سامانە سروشتەکان جەنابی پارێزگار و جەنابی کاخوبال لەسەر خەتن کە کێشەی ڕێگاوبانەکان چۆنی چارەسەر بکەین دەرخستەیەکمان هەیە لە ئەنجومەنی وەزیران دوێنێ پێرێ وعدی پێداوم و ئەمیش ڕۆژی پێنجشەممە دەچین دەرخستەکە باش 6 ملیار و 300 میلیۆن دینارە ڕێگەی دووسایدی فێدرالی کاری لەسەر بکەینەوە بۆ ئەوەی بتوانین هاتوچۆ لێوە بکەن و ئەوەی ئێستا کە کێشەی هەیە ئەو ڕێگایەکە لە دۆڵی سماخۆری ئەو بەر و پردەکە تەواو بۆ ئەو بەروبەری پردەکە بە ملیار و 650 میلیۆن تەندەریش کراوە بۆ کۆمپانیاش دەرچووە ئێمە ڕامان گرتووە لەبەرەوەی لە حاڵەتی ئێستادا هیچ ڕێگایەکمان نەبوو هاتوچۆی پێدا بکەین ئەو ڕێگایە نەبێت کە لە کۆی ئەو پرۆژە دەرچوو ئەو ڕێگایە ڕدەگرین کۆمپانیا دێ ئیش لەسەر ڕێگاکە دەکات هیچ چاری تر نییە وەرە لە خەڵکەکە پرسیار بکرد لەوە زیاتر هیچکە بەدەستەوە نیە ڕێگای چارەسەرە کۆتایی و نیهاییەکەش بەڕاستی ڕێگای دووسایدی کۆی هەولێرە کاری زۆرمان لەسەر کردووە لەگەڵ جەنابی وەزیری ئاودانکردنەوە ئەوە نەخردنەوە ئەو ساڵ لە 2022 تەخسیسی پارەی بۆ تەخسیس کراوە کە پرۆژەکە هەر چوار قۆناغەکەی دەست پێ بکرێتەوە ڕاستی ئەو بار هەڵگرانە هەتا وەکومە کار لەسەر ڕێگای دووسایدی کۆی هەولێر دەکەین دەبێ هەوڵ بدەین ئەو لۆدە تەوزیع بکەین لە بینی ڕێگای کۆی هەولێر ڕێگای دۆڵی سماخۆلی و ڕێگای هیران و نازەنین و ڕێگای دۆڵی بالیسان أنا والله قطع